کاک ڕێبین پندێک هەیە دەڵێ ئاوێنە لە زۆر هاوڕێی باشترە. دەزانی چۆن؟ ئەو ئاوێنەیەتان بینیوە بەڕێزان وەختێک کە ئینسان ئاوا تەماشای خۆی دەکات کە ئاوێنەیەکی ڕوون و جوانە، ئەو ئاوێنەیە هەموو شتەکانت وەکو خۆی نیشان دەدات. یعنی جوانیەکەت وەکو خۆی نیشان دەدات. ئەگەر خاڵێک شتێک ناشیرنیە کەم و کوڕیەکیش هەبێ، ئاوێنەکە هەر وەکو خۆی نیشانی دەدا بە سافی و جوانی. بەڵام زۆر هاوڕێ هەیە ئەگەر سلبیاتێکت هەبێ خراپەیەکت هەبێت زۆر لە خۆی گەورەتری دەکات، ئەوەندە لێت گەورە دەکات هەر شتێکی گچکەش بێت، بەڵام جوانیەکانت وەکو خۆی نیشان نادات. جاری وا هەیە هاوڕێ خراپە، جاری وا هەیە خزمی خراپە، جاری وا هەیە ئەهلی مزگەوتە، جاری وا هەیە ئەهلی ئاواییە، هەر کەسێکی دیکە هەیە ناسیاوێکە خزمێکە هاوڕێیەکە، جوانیەکانت نابینی ناشرینیەکانیشت ئەگەر هەبێ یاخود هەڵە و کەم و کوڕیەکت هەبێ زۆر لێت گەورە دەکات. جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم المؤمن مرآة المؤمن، یعنی ئینسانی ئیماندار وەکو ئاوێنەی یەکتری وایە. ئینسان هەمیشە هەوڵدا ئەو فەرمایشتەی جێبەجێ بکات وەکو ئاوێنەوە بێ بۆ یەکتری.